سەبارەت بەو کەیسەی کە دەژی کراوانی تەفگەری ئازادی کەەوە چەند ئەندامێکیان دەژی کرابوو لە شاری هەولێر لەن ئاسایشی گشتیەوە دوای بە داهاتچوونێکی زۆرمان و کەتوانیمان پێنج لە ئەندامانی تەفگەری ئازادی ئازاد بکەین و یەک ئەندام وەکو ئەندامی تەفگەری ئازادی بمێنێتەوە بەڵام تا ئێستاکە نەمانتوانیوە ئەو ڕێکارانە بکەین کە لە بۆ ئازادکردنی ئەو ئەندامەی ئەو بریکاردارمان کە لە ژوور ماوەتەوە و کەسێکی تریش لە کوڕی یەک لە ئەندامان تەفگەری ئازادی بە ناوی هەڵۆسامی کەوا لە ناو شاری هەولێر لەبەر دەژیکردنەکەی داچی شعرێکی بۆ داچی خوێندێتەوە بە هۆکاری ئەو شعر خوێندنەوە دەژی کراوە تا ئێستا کە ئازاد نەکراوە و بە هیچ شێوێکی لە کاتی جییان و تا ئەو دقا نەمان بینیوە وەکو خۆماکە ببینین لە نزیکە قسە لەگەڵ بکەین بەڵامی تر داوامان داوامان لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر کردووە سەبارەت بە ئازادکردنەکەی تا ئێستا جوابمان وەرنەگرتووە ئیتر بەجێری ئەو زانیارانە هەیە کەوا دەبێ هەڵۆ کەیسەکەی لەگەوان جیاوازە چونکە تەنها شعرێکی بۆ داچێتەوە ئەندامی تەفگەری ئازادی نیە بەڵام کاک تەحسین وەکو ئەندامی تەفگەری ئازادی دەست بەسەرە لە مانجی شەشەوە تا ئێستا کە دەست بەسەرە و وەڕە ئیجراعات و لێکۆڵینەوەکان لەگەڵ کراوە بەڵام هەتا ئێستاکە لێمان ڕوون نییە ئایا چارەنووسی بەچێ دەگاتن چونکە خۆتان دەزانن ئەو کێسانی لە ئاسایشدایە زۆر زەحمەتە بینینیان زۆر زەحمەتە سەردانی کردنیان وەکو پارێزەر ناتوانێت بچی پەراوەکەی ببینی يعني وەک پارێزەر بۆ منە زۆر عقلەت هەیە لە کاتی ڕێکارەکانی لێکۆڵینەوە کاتی پیادەکردنی ئیشەکەی وەکو پارێزەر داوایەکی دەبی تەقدیمی دادوەری بکەیت دادوەر موافقەی بداتە ئاسایش متاڵعی بکە ئینجا بداتەوە دادوەری داهەنی زۆر ئالۆزیان کردی عقلەی زۆر هەیە خۆی لە هەنی قانونی دەچی داواکاریەک پێشکەشی ئەفسەری لێکۆڵینەوە دەکەی لە ئەفسەری لێکۆڵینەوە عەرزی حاکمی دەکات بڕیاری پێدا و بە شەفافی يعني پارێزەرەکە دەتوانانی ئەوراقەکە بینی بڕیارەکان بینی بەڵام لەو کێسانی ئاسایشی بەڕاستی بەداخەوە هیچ شتێکی شەفافیتیان نیە بۆ نمونە ناتوانین بریکاردارەکەت ببینی بۆ نمونە ناتوانین چی ئیطلاعی پەراوەکەی بکەی يعني ئەو شتانە کێشەمان بۆ دروست دەبێتتر لەو کێسانێک کە لە ئاسایشی هەیە